ئێمە هەمیشە تیرۆرمان بەنعەلەت کردووە. هەر لەم گۆشەنی گەیشەوە کوشتنی باڵیۆزی رووسیامان لە دڵەوە بەنعەلەت کرد و لێرە دووبارە بەنعەلەتی دەکەمەوە. بەنعەلەت بێ ئەو کارە. ئەمە خاڵی یەکەمە. خاڵی دووەم، باڵیۆزی رووسیا کەسێک بوو بە ئەرێنی لە خوێندنگاکانی بزاوی خزمەتی دەڕوانی لە وڵاتی رووسیا و ئەوەندەی من لە هاوڕێکانم بیستووە ئەم کەسایەتیە چەندین جار بەشداری لە چالاکیەکانی هاوڕێکانی ئێمەدا کردووە. لە میانەی بەشداریکردنەکانیشیدا لە چالاکیەکاندا زۆر شتی ئەرێنی لەسەر خوێندنگاکانی بزاوەکە گوتووە. هەر بۆیە لێرەوە جارێکی تر کوشتنی ناوبرا و بەنعەلەت دەکەمەوە. سەرخۆشی لەگەڵی رووسیا دەکەم. هەروەها سەرخۆشی لە کاربەدەستانی رووسیا دەکەم. هیوادارم ئەوانیش مەسەلەکە بەو شێوەیە ببین و بەو شێوەیە هەڵی بسەنجێن و بڕیاری لەبارەوە بدەن. ئەم بکوژە خوێناویەکە چەندین جار نزیک بۆ لە خۆیانەوە. تەنانەت چەندین جار ئەرچی پاسەوانی بەڕێز سەر و کۆماری پێبەخشراوە. ئەمە شەروەگەوەی کە لە میدیاکانەوە بیستومە و نزیکەی دەجار پاسەوانێتی خودی سەر و کۆماری کردووە. کەواتە کەسێک کە هێندە لە نزیکی خۆیان بووە و بەدەمی خۆیشی دەڵێ سەر بەبەرەی نووسرم، ئیدی ئەمە خۆی بەڵگەیە لەسەرەوەی کە ئەم کەسە ئەندامی بزاوێکی ئەرێنی وەک بزاوی خزمەت نییە. جگە لەمانەش ئەم کەسە لە دوای ساڵی 2014 لە هێزەکانی پۆلیس وەرگیراوە کە تەواوی کەسە شارەزا و بلیمەتەکانی هێزەکانی پۆلیسیان لە کار دوور خستبووەوە. ئەمە سەرنجامی ئەو کارە هەڵانەیە کە نەدەبوو ئەنجام بدرێت و هەر بۆیە ڕووداوی ئاوەهای لێ دەکەوێتەوە. کردنی ئەم کەسە بە پاسەوان بەواتای ئەوە دێ کە ئەو کەسانەی بەو کارەیان ڕاست پاردووە کوردبین و یاخود بە ئەنقەست بەم کارەیان سپاردووە. ئەمەش بۆ ئەوەی دواتر بیهێن و بەسەر کەسانی تردا ساغی بکەنەوە. ئەگەر ڕاستپاردنی ئەم کەسە لە کەم تەرخەمیەوە بووبێ ئەوە هەوڵ دەدەن ئەم نەنجەی خۆیان بخەنە ملی هەندێک کەسی تر. وەگەوەی بینیمان لە ڕووداوەکانی کانونی یەکەم و ئەوەی حوزەیراندا. ئێستاش دەیانەوێت دووبارە بەم مەسەلەیە خەڵکی تر لەکەدار بکەن. بەڕای من لە هەموو ئەمانە مەترسیدارتر ئەوەیە کە هەوڵێک هەبێ بۆ کوشتنی کەسانی تری هاوشێوە و دواتر بیانەوێت بزاوی خزمەتی پێ لەکەدار بکەن. پێم وایە دنیا بەم شتانە پێکەنینی دێت و باوەڕیان پێ ناکە. هەروەک لەم مەسەلەیەشدا بینیمان رووسیا کەلایانی یەکەمی ئەم بابەتەیە باوەڕیان بەم قسانە نەکرد و هەر بۆیە زەحمەتیشە بتوانن باوەڕ بە دنیا بکەن. من داواکارم لە خودای گەورە لەمە دووە هەلی ئەم کارە تیرۆریستیانە نەدات بەو کەسانەی کە دەیانەوێت ئەنجامی بدەن. ئومێدەوارم ئەوانەی پیلان بۆ ئەم کارانە دادەنێن خوددا مەرامەکانیان پوچەڵ بکاتەوە. بەڕێزم ئەوانە بە دوای فێڵ و تەڵەکەدا دەگەڕێن. بێگومان خوددا بەرپەرچیان دەداتەوە و ئەو کارە خراپانەی دەیانەوێت ئەنجامی بدەن بەسەر خۆیان دادێت.